خاتو دکتۆر هاژەیەمە پێش لە بەشەکانی ترە باسمان لە نەشتەرکاری کرد چارەسەری کیمیایی چارەسەری هۆرمۆنی ماوەتۆ چارەسەر بە تیشک پێش چارەسەر بە تیشک لەگەڵ تیشکا باسی دووگیانی زۆر لێکەوە نزیک کرد ئێمە لە ئاڵلقەی پێشووی چارە خانێکمان میوان بوو لە عەلیخان کە 22 ساڵ بەر لێستە دەستنیشان کرابوو و 10 ساڵ پاش شێرپەنجەکەی منداڵێکی تری بوو و هەروەها وتی ئەگەر بوویستا منداڵی تریش دروستکەم ئەم توانی بەڵام خۆمان پلانمانەوە بوو کە تەنها دوو منداڵمان هەبێت شێرپەنجەی مەمک و دووگیانی پەیوەندەکانیان چۆنە؟ ئێمە ئەتوانین لەو حاڵەتەیە بکەین بە دوو بەشەوە هەندێک لە نەخۆش هەیە دەستنیشانەکرێن بەوەی کە نەخۆشی شێرپەنجەی مەمکیان هەیە کاتێک خۆیان دووگیانن لەو حاڵەتانەیە ئەگەر سێمانگی یەکەمی لە حەملەکەی تەواو کردبێ ئێمە زۆر وەکو یەکێکی کە حاملێ نەبێ ئەتوانین چارەسەری بۆ بکەین هەتاوەکو ئەتوانین چارەسەری کیمیایی بۆ بکەین عملیاتی بۆ بکەین بەڵام ناتوانین چارەسەر بە تیشکی بۆ بکەین چونکە لەگەڵ دووگیانیە چارەسەر بە تیشک ناکرێت ئەمە لە سمانی ناوەڕاستە بەڵام هەموو شتەکانی ترەکرێت بەڵێ هەموو شتەکانی کە ئەتوانین بۆ نەخۆشەکەی بکەین بەبێ ئەوەی لە زوربەی حاڵەتەکانە ئەتوانین بڵێن لە سانەوە بەرەو ژوورەوە زەرەر نە لە خۆی ئەکەوێ نە لە مناڵەکەشی ئەکەوێ ئەو چارەسەرانەی کە ئەتوانین بۆی بکەین وعادەتەن چارەسەری کیمیایەکە و نەشتەرگەری نەخۆشیەکە تقریبا هەمووی 6 مانگێکی پێ ئەچێ هەتاوەکو ئەو کاتێک کە لێ ئەبێتەوە ئەتوانێت دەست بکات بە چارەسەر بە تیشکەکەی لەبەرەوە هیچ زەرێک ناگەیەنێ بە ژیانی نەخۆشەکەمان هەنێکی کەمان هەیە خاستن ئەو نەخۆشانەی کە لە عمرێکی زۆر مناڵیە ناخۆت کەمە دەستنیشانەکرێن بە نەخۆشی شێرپەنجە بۆ نمونە لە عمری 20ەکانە یاخود لە عمری 30ەکانە تازە شویان کردووە یاخود مناڵێکیان هەیە و ئەیانەوێ خێزانەکەیان تەواو بکەن لەو حاڵەتە ئەگەر نەخۆشەکە شمولی چارەسەری بە کیمیایی بکە تۆزێک مەشاکلمان تووشە بێ لەبارەی ئەوەی کە چارەسەری کیمیایەکان یەکێک لەو شوێنانەی کە تەئسیری تێئەکا هێلکەیانی نەخۆشەکانە ئەمیش ئەتوانین ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە بەوەی کە ئەتوانرێ یان هێلکەی نەخۆشەکە هەڵبگیرێ بۆ چەند ساڵانێکی زۆر و یاخود ئەتوانێت بەشێک لە هێلکەیانی نەخۆشەکە هەڵبگیرە و فریز بکرێت و دابنرێت لە ناو مختبەرە بۆ چەند ساڵێک کە تاوەکو نەخۆشەکە لە هەموو چارەسەرەکانی ئەبێتەوە لەتوانە ئەتوانێت بە شێوەی بلووری جارێکی کە مناڵی پێ دروست بکرێتەوە و لە خستەخانەی هیواژ ئێمە دەرزیەکمان هەیە بۆ ئەو کەسانەی کە ناتوانن ئەو دوو جۆرە چارەسەرە بەکار بهێنن ئێمە ئەو دەرزیان بۆ ئەکەین تقریبا هەفتەیەک بۆ 14 ڕۆژ پێش دەستپێکردن بە چارەسەری کیمیایەکە دەرزێکی ئاسانە بەسیتە لەژێر پێستەوە ئەیرێ لە نەخۆشەکە یەک چرکە ئەخایانێ بەڵام ئەوەیە مشکلی ئەو دەرزیە ئەوەیە کە لە ساحەبە ئێمە ئەتوانین پارێزگاری لە هێلکەیانی نەخۆشەکانمان بکەین بەوەی کە لە دوایە بتوانێت مناڵ دروست بکاتەوە خۆ ئەگەر ئەمانش هەمووی بەکار نەهێنێ هەر بەشێکی باشیان خۆیان سووری ماگانیان بە شێوەیەکی ئاسایی بۆ ئەگەڕێتەوە لەبەرەوە زۆر نەخۆشمان هەیە کە دوای ئەوەی چارەسەری کیمیایی وەرگرتووە مناڵیان بۆتەوە لە جیاتی یەکێک دوان و سیانیشان بۆتووە و چەند نەخۆشێکیشمان هەیە هەر لەسەر ئەوەی کە خۆیان حامیلە بوون ئێمە چارەسەرمان بۆ بەکارهێناون و الحەمدولله تاکو ئێستاش هیچ مشکلەیەکیان نییە و هەندێک جۆری نەخۆشی شێرپەنجەمان هەیە نوعەتێکمان هەیە لە هەر هەمووی هاروهاشترە ئەو نوعەتە دەرکەوتووە کە دوای ئەوەی کە چارەسەری کیمیایەکی تەواوەکە باشترین شت ئەوەیە بە نەخۆشەکەت بڵێ ئەگەر حەز ئەەکەی حامیلە ببە چونکە زیاتر وقایەت ئەکا پارێزگاریت ئەکا لەوەی کە نەخۆشەکەت بۆ